دۆخی کۆرۆنا مەترسیدارە بەتایبەت لە چەند ئاستێکدا ئێمە توانین پۆلێنی بکەین لە ئاستی خۆپارێزیەوەی کە هاوڵاتیان پابندی ڕێنماییە تەندروستی خۆپارێزیەکان نابن دووهەمیانەوەی کە درەنگ دێن بۆ ناو نەخۆشخانە واتە لەگەڵ توشببوونیان هەتا ئەوەی کە نیشانەکانیان سەخت دەبێت پاشان دێنە ناو نەخۆشخانە واتە ڕاوێژ بە تەنانەت هیچ پزیشکێکی سنوورەکەمان ناکەن یاخود بە تایبەتتر پزیشکانی هەناوی ناکەن دێتە سەرەوەی کە لە ئاستی چارەسەریدا گیان لە دەستدان زۆر بووە بەداخەوە تەنها لە ماوەیەکی کەمدا زیاد لە 20 کەس گیانیان سپاردووە ئەوانە بوون کە داخلی عینایەکراون ئەوانەی کە داخلی عینایەکرن زۆربیان گیان لە دەستدەن بۆ دوو سەبەب لەبەرەوەی کە خۆیان درەنگ هاتوون ئەمە یەک دوو خۆی تەبیعەتی نەخۆشیەکە ترس لە قاوشی کۆرۆنا بە تایبەتر لە چاودێری چڕ واکە لە نەخۆشانە وریان زیاتر بڕوخێ باری تەندروستیان سەختتر بێ و نیشانەکانیشان بە سەریعی سەخت ببێ بۆیە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین بەگشتی پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە لە کاتی دەرکەوتنی هەر نیشانەیە کە بە تایبەتی لە ئێستادا لەگەڵ تێکەڵبوونی پەتای وەرزی لەگەڵ کۆرۆنایە هەموو نیشانەکان کە لە پەتای وەرزیە پێشووتر هەبووە بە کۆرۆنا لە قەڵامەدرێت تا ئێستا هەتا نەتیجەی فحس بەلوودکە بە ریڵ تایم PCR پێوترێ بە زانستیانە تا یەکلاییە کاتەوە کە ئەمە کۆرۆنا یاخودنا ئەوەی کە گرنگە هاوڵاتیان بە بەستنی ماسک بتوانن سنوورداری خێرایی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و پەتاکە بکەن